بەناوی خۆی بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت و ئەم کاتە و گەشتکاتێکتان باش بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵم کە لە دیدارێکی تایبەتدا بە خزمەت ئێوە یاز و خۆشەویست دەکەم کارزان محمودم. ئەمڕۆ کۆمەڵی دادگەری دوای ئەوەی کە هەموو چاوەکان لەسەر کۆمەڵی دادگەری بوون بڕیارە دروستەکەیدا بەنسبەت لانگرانی کۆمەڵی دادگەری و شەقامی هەرێمی کوردستان، ئەویش بایکۆتکردنی ئەم خولەی پەرلەمانی کوردستان، خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بوو. بایکۆتکردنی هێزێک کە خاوەنی کورسی بووە لە ڕابردوودا و ئێستاش خاوەنی کورسیە، بەڵام کورسیەکانی بەدڵ نییەوە، پێی وایە کە زوڵمی لێکرا و دەنگەکانی برا و دزراوە. ئەمە نەریتێکی تازەیە لە فەرهەنگی سیاسی لە دوای ساڵی 92 لە هەرێمی کوردستان. یەکەم جارە هێزێک خاوەنی کورسی بێ بەڵام دەڵێ ناچم بۆ پەرلەمانی کوردستان، چونکە پێم وایە من بنى على الباطل فهو باطل. ئەگەر نەسی عەرەبیەکەم غەڵەت نەبێ، هەر شتێک لەسەر باتڵ و پوچی بنیاد بندرێ ئەمە پوچە. کۆمەڵی دادگەری وا دەڵێت. کۆمەڵی دادگەری ئەمڕۆ بۆچی ئەم بڕیارەیدا و دەیەوێت لە دەرەوەی پەرلەمان و حکوومەت چی بکات؟ ئەم بڕیارەی کە دراوە هەموو کۆمەڵی دادگەری هاوڕابوون لەسەری ئەمانە و چەند پرسیارێکی دیکە لەگەڵ بەڕێز مامۆستان وەرسەنگاوی ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆی هەواڵم دیدارە تایبەتە لەگەڵم دەبێت گەنگەشە دەکەم. مامۆستان وەربەخێر بێن. سپاس بۆم دەفەتە. سپاس دەکەم. کۆمەڵی دادگەری ئەمڕۆ بۆ گەیشتم قەناعەتەی دوای ئەوەی لە خولەکانی ڕابردوو بە شانازیەوە بەشداری پەرلەمانی دەکرد، بەڵام ئەمڕۆ دەڵێ من بەشداری پەرلەمان ناکەم. بەڵێ بەناوی خی گەورە میهرەبان، زۆر سپاس بۆ بەڕێستان کاکارزان، دەستخۆشیم هەیە بۆ هەموو کارمەندەکانتان. سپاس. دیارە ئەمڕۆ کۆمەڵی دادگەری بڕیارێکی مێژوویدا لە 1992 انتخاباتە کرێ لە هەرێمی کوردستانە تا ئێستا بە هەموو جۆرەکانی انتخاباتی پەرلەمانی عێراق، پەرلەمانی کوردستان، ئەنجومەنی پارێزگاکان و حتا شارەوانەکانیش کە لە ساڵی 2000 کرا شاری سلێمانی لە پارێز لە زۆنی سەوس. هەموو کاتێک وەکو پەرۆشیەک بۆ ئەم قوارەیە قوارەی هەرێمی کوردستان چاوپۆشی کراوە لەوەی کە تەزویرە کرێ کۆمەڵەیەک جا جۆرەکانی تەزویر جۆرا و جۆرن، یعنی لە هەر قۆناغەوە بە شێوەیەک. بەڵام ئەمەی ئەم جارە ئیتر گەیشتۆتە لوتکە، یعنی قیمەیە ئەویش لە قۆناغەکانی ترا چاوسۆرکردنەوە، هەڕەشەکردن، پاشان زیادکردنی دەنگی لایەنە دەسەڵاتدارەکان، زیادکردنی ڕێژەی نیسبەی دەنگدەران لە 150 بۆ لە 160 بۆ لە 170. لەم حاڵەتانە هەتا ئەم سیستمی بایۆمەتریە دانەهات بوو کە لەلایەن عێراق حکوومەتی عێراقیەوە هێنراوە. دەنگی لایەنە دەسەڵاتدارەکان بە تەزویر زیاکرا، بەڵام دەنگی لایەنەکانی تر دەستکاری ناکرا. بە ڕێژەدا عەوەزی، بەڵام دەستکاری ناکرا. ئێستا ئەمی بداعیان کردو ئەم جارە لە 2024 ئیعاس بە جیهازەکانە درێ دەنگی لایەنەکانی تریش بەرێ بۆ لایەنی دەسەڵات، چونکە ئەوان ئەندامەکانی خۆشیان دەنگیان پێنایان یا گلەی تەواویان هەیەلیان و بەدەمیانەوە ناچن سەرەڕای هەڕەشە چاوسورکردەوە، فشار خستنە سەریان، مەعاش بڕین، تەلەفونات، تەهدیدی بنەماڵەیی، جوڵانی ڕئیسی عەشائیر، حتا گەیشتۆتە ئەوە عەشرەتێک یەکێکە هێنن کاکە تۆ ڕئیسی عەشرەت، ئەمە نوێنەری عەشرەکەی توێ، حزبی توێ، ئەبێ دەریچێنی. ئەنواعی ئەسالیبیان گرتووەتە بەر بۆ ئەوەی کە بەڕاستی هەر چۆنێک بێ دەنگی خۆیان بێننەوە. بەڵام لەگەڵەوە شام جارە هەستیان کرد زۆر مەترسیانە سەرە، بۆیە 5 جاری انتخاباتی پەرلەمانی کوردستان دواخراوە. ئەو وادەی کە سەرۆکی هەرێم خۆی کە سەر بەیەکێ لە حیزبە دەسەڵاتدارەکانە دایناوە 5 جار دواخرا، ئەخیر جاریان کە هەموو شتێکیان زەبت کرد، کە هەموو شتێکیان ڕێخست و تاوان لە پشتی پەردەوە ئەمە لایەنەکانی تریان ئاگادار نەکردوێتەوە و چەند ینی لایەنێک لەم ڕۆ بەرپرسیارە. حکوومەتی ناوەندی عێراقی، کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق و یەکێتی و پارتی و حتا وڵاتە دراوسەکانیش لەناو پێچێ لەناو معادلەکە هەبوون. ئێمە کە سەیری بارودۆخەکەمان کرد بەڕاستی هیچ کاتێک لە هیچ مەرحەلەیەکە وەقفە بەم دوو حیزبێ دەسەڵاتدارە نەکراوە. هەر کەسێک
کورسیەک دوو کورسی چوار کورسی دە کورسی چەنی هێنابێت لە غێری ئەو دوو حیزب دەسەڵاتدارە بە هەر شێوەیە بەدەستکەوت بۆیان داوە لە قەڵەم و چۆتە پەرلەمان و ئیتر لە پەرلەمانە هیچی پێکرابێ پێ نەکرابێ و توێتیەوە ئەندام پەرلەمانم هەیە ئێمە بەڕاستێر و قسەی جەنابەت فەرمووت ئەو قاعدەیە ما بوني على الباطل فهو باطل ئێمە ئەمە قاعدەیەکە بەتایبەتی ئەگەر ینی بگاتە ئەو ئاستە بەرزە کە ئێستا پێگەیشتووە ئەم تەزویرە کە هیچ عەقڵێ تەسەووری ناکا ڕێک دوو حیزبی دەسەڵاتدار ماونەتەوە لەگەڵ ئۆپۆزیسیۆنێکی ساختە ئیتر خەڵک و جەماوەری کوردستان حیزبی دەسەڵاتدارتانەیە ئەم دوانن دوو زۆنیشن بە حەیاتی نابن بە یەک و حیزبی معارزەشتانەیە لە پەرلەمان کۆمەڵێک هەن معارزە نایەن معارزەیە چەندێ وەقیعانەیە چیان پێکرێ چەندێ تەسیرە لەسەر و دوو حیزب دەسەڵاتدارە هەیە و بابەتێکی ترە یعنی ئەوان بابەت نییە لایەوان بۆیە ئێمە بەڕاستی پرسیارەکەی جەنابەت بۆی بیرمان نەچێتەوە ئێمە دوای دیراسەیەکی قوڵ هەم لە ڕێی مەکتەبی هەڵبژاردن هەم لە ڕێی ئەو عینانەی پێمان گەیشت و هەم لە ڕێی ئەو حتا نەک ئێمە لایەنەکانی تر و خەڵکی تریش گەیشتینە ئەو قەناعەتەی کە ئەم پرۆسەیە مبەرمەجە دیزاینە و بەڕاستی بۆ لێدانە لە غێری ئەو سێلایەنەی ناوم هێنان لەوانی تر وە بچووکردنەوەیانە وە خستنەوە قاوغی خۆیانە بە شێوەیە کاکەوە جەماوەر و خەڵک نایەنەوێن یعنی تۆ بێئومێدکەن بێهیواکەن نەتیجە ئێمە بەڕاستی ناچینە ئەو پەرلەمانە بڕۆ ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵ کۆبوونەوەی خۆی کرد بە سەرپەرشتی سەرۆکی کۆمەڵ جەنابی مامۆ ساعەلی باکرد بڕیارماندا کە بە زۆرینە بڕیارماندا کە ئێمە ناچینە ئەو پەرلەمانە وە لێرە وەقفەیەک بەم دەسەڵاتاکەین وەقفەی چیان پێ دەڵێن وەقفەکە ئەوەیە ئێمە ناچینە پەرلەمانەکە بۆ خۆتان جەماوەری کوردستان ئێمە لەمەولا ئەم پەرلەمانە بە پەرلەمانی ساختە ناوەبین هەر کەسێکشی تیان بێنێتەوە ئیقراری ئەو ساختەی کردووە هەر کەسێک بچێتە نا ئەو پەرلەمانە بمێنێتەوە یا ئاگای لێ بووە یا ئیقراری ئەو ساختەکاریەکە کە کراوە لەو پەرلەمانە کە خۆیشی ئەزانێ کراوە بۆیە ئەو لایەنانەی بەتایبەتی جگە لە لایەنەکانی دەسەڵات و ئەو ئۆپۆزیسیۆنە ساختەی دروست کراوە ئەوانی تر پێویستە هەموو هەڵوێستیان هەبێ و بەدەم ئەم هەڵوێستەی کۆمەڵی دادگەریەوە بێن و با بین بەرەی ناڕازیەکان بەرابەر ئەم پەرلەمانە بۆ جەماوەری کوردستان ڕوونکەینەوە ئاشکراکەین نەک تەنها لە هەرێمی کوردستان بۆ وڵاتانی دنیا بەڵێ لە هەرێمی کوردستان لە دوای 2009 زۆر مووقیفمان بینیوە لە هەرێمی کوردستان دوجار خۆت باش دەزانی دەڵم چی کۆمەڵی دادگەری لە مووقیفەکان بە تەنها ماوەتەوە ئێستا لەم هەڵوێستەی کە بایکۆتی پەرلەمانی کردووە کۆمەڵ ئاعتیمادی خستۆتە سەر لایەنەکانی دیکە یاخود تاکلانە ئەم ڕێچەی گرتووەتە بەر ئێمە وەکو خۆمان بەڵێ بیستومانە لە ئیعلامەوە بەتایبەتی دوای دەرچوونی نەتایجی ئەوەلی هەندێک لایەن هەڵوێستیان هەبووە قسەیان کردووە بەڵام ئێمە نەهاتووین لەگەڵ ئەم لایەنانەی ترا ڕاوێشکەین پاشان هەڵوێستەکە بنوێنین هەڵوێستەکە تایبەتە بە خۆمان تایبەتە بە خۆ بە کۆمەڵی دادگەری بە ڕێو شوێنە یاسایی و قانونیەکانی ناو حیزبا تێپەڕیوە کە ئاخر پلەی ئەنجومەنی سەرکردایەتی قسەی لەسەر ئەم بابەتە کردووە بەڵام ئەو لایەنانەی تریش کە ئەم وەزعە ئەبینن و ئەبینن ئێستا لایەنێکی سەرەکی وەکو کۆمەڵی دادگەری ئەمە هەڵوێستیتی و ئەوانیش هەمان گلەیان هەیە پێویستە بێنە ناو ئەو بەرەیەوە ئێمە بێ بەرەیەک بەرامبەر ئەم بارودۆخە دروستکەین چونکە نەیەن نیشانەی پرسیار لەسەر هەڵوێستەکانی خۆشیان بۆ دروستە بێ ئەو هەڵوێستی کە نوانویانە و ئەو جۆرە نمونانەی کە باسکران لە تەزویر و لە گۆڕینی دەنگ و لە چاوسورکردنەوە و لە هەموو ڕێگەکانی تەزویر کە گرتویانەتە بەر بەڕاستی ئێمە وەکو کۆمەڵ و ئەو لایەنانش کە ناوم هێنان یان ئەوانەی کە ئێستا گلەیان هەیە لە پرۆسەکە ئێمە هەموو بینە پێشەوە هەموو بە یەکدەسی داوای دووبارە ئەنجامدانەوەی هەڵبژاردن بکەین بەڵام بەم میکانیزمەنا بەم شێوازەنا بەم جیهازە کە وەرەقەکە چێتە ناویەوە دەنگ بۆ لایەنە دراوە لەو لاولایەنێکی دەرەچێت بە پێی ئیعازەکەی پێدراوە ئەو هەڵبژاردنە کەی دەکرێت گەرداوای بکەن ئێمە بەڕاستی کاکارزان ئێمە وەکو کۆمەڵ هەڵوێستی خۆمان ئاشکراکەین ئێمە لە پەرلەمانی عێراق نوێنەرمان هەیە و لەوێ قسەی خۆمانەکەین و ئەمەکو باسم کرد ئەمە ئیکتیفا بەوە نییە لێرە ئیشی ئێمە لێرە تەواو بناچینە پەرلەمان نەخێر ئێمە لەگەڵ سێشیگەری وڵاتان کە بەردەوام سەردانمانەکەن
حقایقی ئەم وەزعی هەرێمی کوردستانیان بۆ ڕوونەکەنەوە. باسی هەر دیموکراسیەکەکرێ لە هەرێمی کوردستانە دیموکراسیەتێکی مزەیەفە و هەتا ئەم لەحزەیەش کە وڵاتانی دنیاش و حتا وڵاتانی زلهێز ئەمریکا وڵاتانی ئەوروپی داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەن هێزە چەکدارەکان نیە خاتەوە مانێکی ناخەنەوە چونکە ئەم هێزە چەکدارانە بۆ مەساڵێکی خۆیان بەکارێنە ئەوەدا حتا لە پرۆسەیەکی وەکو هەڵبژاردنە چاوێ لێ سوورەکەنەوە میکانیزم و طریقەیەکیان بۆ دۆزنەوە بێت دەنگ بە حیزبەکەی خۆیان بن ئەگەرمان هێزی نیشتیمانی بن ئەبێ وابن ئێمە داوای واکەین حتا ئەمریکا کە تۆ داوای هێزێکی نیشتیمانیەکەی لە هەرێما دروست ئەمە هێزی نیشتیمانی ئەمە هێزێکی میلیشیایە دیفاع لە حیزبەکەی خۆیەکە چەکی پێ چەکە بۆ دیفاع لە حیزب و ئەو کەسانی کە ئەمری پێیەکەن کە پارێزگاری لە حیزب بکە بۆیە بەڕاستی ئێمە لەوێ قسەکانی خۆمانەکەین لە هەموو ڕێو شوێنەکانە گرینە بەر و داوای ئیعادە ئەەکەین و لەسەر هەڵوێستەکانی داهاتوو لە هەرێمی کوردستانە ئێمە جاران لە پەرلەمانێنەرەکانمان قسەیان کردووە ئەمڕۆ ڕێگەی ترمان هەیە لە ڕێگەی حیزبەوە قساکەین لە ڕێی شەقامەوە قساکەین لە ڕێی ناڕەزایەتەکانەوە قساکەین بەڕاستی ئێمە جەماوەری خۆمان و خەڵکی کوردستان هوشیارەکەینەوە بۆ ئەوەی کە بەڕاستی لێرە وەقفەکە بەمەسمان ئەوەیە لێرە بووە سێنرێ ئەم بارودۆخە چیتر یاری بە دەنگی خەڵک و بێحورمەتی بە دەنگی خەڵک نەکرێ لە ڕێی شەقامەوە قسە دەکەن مەبەست لەوە چی بوو لە ڕێی شەقامەوە ئێمە بەڕاستی هەڵسەنوەر شەقام خۆت دەزانی دەنگێکی زۆر ناڕازی لە هەرێمی کوردستان هەیە بەڵێ لە داهاتوودا لەم 4 ساڵەدا کۆمەڵی دادگەری ڕاستە لەگەڵ هەموو ناڕەزاتەکانی چین و توێژەکان بوو هەر ئەمەش بوو کە کۆمەڵ چاوی لەوە بوو کە پاداش بکرێت نەک سزا بدرێت بەڵام ئەم جارە خەڵک دوای ئەم سزادانەی کۆمەڵی دادگەری کە خۆتان وا دەڵێن سزادراوە کۆمەڵ خۆی ڕابەراتی ئەم دەنگە ناڕازیانی شەقام دەکات چی دەکا بۆی بێتە شەقام ینی خەڵک زۆر جار دەپرسێ بۆچی قیادەکانی کۆمەڵی دادگەریان هێزە ئیسلامیەکان نان لە ساحە و گۆڕەپانەکان قسە بۆ خەڵک بکەن ئێمە لە ئەم هەنگاوە دەنێن لە 4 ئێمە لە ڕابردوو شاکا کارزان غایب نەبووین لە شەقام ولا هەر لە ڕێی ئەو شەریحە و ڕێکخرا و مؤسساتانەی خۆمانە مشاریک بووین مامۆستایانمان قوتابیانمان ئەندازیارانمان هەموو شەریحەکان هەر یەکێک داواکارێکی بووە تەڵەبێکی بوو ئێمە کۆمەڵ پشتمان گرتووە ئێمە بەڕاستی وەکو حیزبی سیاسی ڕاستەوخۆ ئیعازمان دابێ بۆ چەند بابەتێکی دیاریکراو وەکو کۆمەڵ هاتوین ئیعازمان بە خەڵکی خۆمان و بە جەماوەری کوردستان داوە کە بێتە سەر شەقام بۆ قەزای مەسیریەکان بووە ئێستش هەر قەزەیەکی مەسیری بێتە پێشەوە بیانەوێت لەو پەرلەمانە تەزویرە ئێمە لە بۆ لە ئەو پەرلەمانە ناوەنین بە پەرلەمانێکی تەزویر و پەرلەمانێکی ساختەکراو بیەوێت یاسایەک بۆ نمونە بابەتێک قسەی لێ بکات دژی ئیرادەی خەڵکی کوردستان ئێمە خەڵکی کوردستانی لێ هۆشیارەکەنەوە و کۆمەڵی دادگەری خۆی قسەی خۆیە بێ لەسەر ئەو بابەتانە دەبێت لەناو پەرلەمانی قسەمان چۆنە بێ ئێمە بەڕاستی بابەتی دەستور ئێستا باسەکرێت پەرلەمانێکی گرنگە و ئێمەش حەزەکەین هەرێمی کوردستان کردووە لە بڕیارەکەدا بەڵێ چۆن هەمووی دیراسەکراوە لای ئێمە بۆ نمونە پرسی دەستور کە پرسێکی مەسیریە و داهاتووی ئەم هەرێمەی ئێمەی پێوە بابەندە لە عێراقا دەستور هەیە لە هەرێمی کوردستانە نییە و چەندین جالیجانی بۆ دروستکراوە فەشەلی هێناوە نەیانتوانی دەستورێک بۆ هەرێمی کوردستان ئێستا بێتەوە باس و خواست ئێمە بەوەی کە لە دەستوری عێراقا هەیە کەمتر لەوە ڕازی نابین کە پێگەی ئیسلام دین شریعەت لەم هەرێما بێ پارێزراو بێ و هیچ یاسایەک دژایەتی ئیسلام و دین بکە نابێت لەم هەرێما دەرچێت و هەر بابەتێکی تریش کە پەیوەستە بە ئازادی شەخسیەکان پەیوەستیە بەو بنەمایانەی کە لەوە کوتم لە دەستوری عێراقا دانراون هەمووی ئێمە داکۆشی لێ یەکەین لە حاڵەتێکە بوێسرێ بە ئیتیفاقێکی پەرلەمانی ئەم بابچکۆ بابەتە سبینێ هەبێ بخرێتەوە بەردەستی هاوڵاتیانی هەرمی کوردستان تەسوید با بۆ ئەو دەسوورەی ئێوەیانە ئێمە بە ڕێگەی ئەوەی کە تەعبیئاکەین لە ناو جەباوەری خۆمان و خەڵکی کوردستانە نایڵین و ئەمەش هەنگاوێکە ئێمە ئەم هەنگاوی ئێمە بۆ ئەمەیە جارێکی تر تەزویرات و ئینتیخاباتی مزەوەر بۆ هەر بڕگەیەک کە بیانەوێ لەم هێرێما دووبارە نەبێتەوە و ڕێگەی لێ بژیرێ بە شێوە لە شێوەکان کە خەڵک کە دەنگەدا دەگەن کە خۆی وەرگێتەوە وەکو خۆی چۆن دەنگی داوەریگرێتەوە باوەسە ئەنوەر خەڵک کە دەنگ دەدات دەنگەکەی وەکو خۆی وەربگرێتەوە ئەم بڕیاری ئێوە لە پێناو شەرعیەتدانە بە ڕۆحی
دیموکراسی و ڕۆحی کاری پەرلەمانتاری. بەڵام خەڵک دەڵێ ئەم هەڵوێستەی کۆمەڵی دادگەری دوو ڕۆژی دیکە لە خەیاڵ و لە ئەندێشەی خەڵکدا دەسترێتەوە بیری نامێنێت. ئێوە لە ڕابردووشدا زۆر مووقیفی باشتان هەبوو، بەڵام وەکو پێویست خەڵک بەدەمتانەوە نهاتۆ. پێتان وانییە لە مەشدا ئێوە بڕیارە دروستەکەتان داوە ئەوەی کە خەڵک بەدڵێتی بەڵام سبەی بۆ هەڵبژاردنێکی دیکە خەڵک هەڕوو لە ئێوە ناکات. ئێمە بەستمەوە کە ئێوە ئیش بۆ مەبادئ دەکەن بۆ بە سیستماتی کردکردنی وڵات دەکەن یان ئەوە تا ئیش بۆ ئەوە دەکەن کە دەنگێکی ناڕازی کۆبکەنەوە. من کاکە حەزەکەم لێرا شتێک بڵێم. جەماوەری کوردستان لەگەڵ ئیسلامیەکانە بە وەفا بوو. بە وەفا بوون. بەڵێ ئێمە انتخابات بۆ 150,000 دەنگی هاوڵاتیانی هەرێمی کوردستانمان هێناوە. بەڵێ لەگەڵ برایانی یەکگرتووە توانم بە هەردوو لامان مەرحەلە هەبووە دەنگمان گەیشتۆتە 400,000 دەنگ. ئەوە تەزویرە، ئەوە ساختەکاریە. وای کردووە پاشەخشەیان بە دەنگەکانی ئێمە ئیسلامیەکان کردووە کە بەردەوام قاعیدەی ئیسلامیەکان لە زیاد بوونایە. چونکە ئیسلامیەکان دەستیان لێ لە گەندەڵی بە تایبەتی کۆمەڵی دادگەری، لە فەساد، لە گەندەڵی، لە خواردنی موچەی خەڵک، لە هێنانی هێزی بیانی بۆ سەرە وڵاتە، لە خیانەت، لە دزی، لە تاڵانی، لە فەساد، لە هیچ شتێکە ئێمە دەستمان نەبووە. بەڵکو لە بەرامبەرەوە ئێمەی کۆمەڵی دادگەری بە هەموو مؤسساتەکانمەوە حتا بە مؤسسە تەنزیمەکانیشمانەوە کە مؤسساتە تەنزیمەکانی ئێمە ڕێخستەکانی ئێمە پێویستە کاروباری حیزبی خۆیان جێبەجێکەن، ئەوانی خزمەتی خەڵکەکەن هەرێکی بە شێوەیەک. یەک نمونەت بۆێنمەوە ئەنجومەنی شۆڕژی کۆمەڵی دادگەری بەس لەم ساڵە کە ئێستا ئەنتیایی ساڵی 2024 حەومانی ڕێوە 6 خانوویان بۆ خەڵک دروست کردووە. کەیشیێوان نییە لە پاڵ کاری حەزبی، بەڵێ لە پاری کاڵی ڕێخستنی خۆیان، کاری پەروەردەی خۆیان. بەڵام کاتێک کە فەقیرێک لە دەرگای بارەگەکانی ئێمادا ئەوەی گیرفانی خۆشمانیان نەدەینێ. ئێمە خەڵک باوشی بۆ کردوینەتەوە، مؤسساتەکانی ئێمە چوونەتە ناو ڕەگ و ڕیشەی وڵاتەوە. ئێمە ئەو خەڵکە نین بەڕاستی بێ ئەسڵ و فەسڵ بین، یا ئەساسێکمان دەبێت لە ناو مجتەمەعی خۆمانە، یا خەڵکێک تیجارەتمان پێ بکە. ئێمە لە پێناوی پاراستنی مەبادی و بیرۆکەکانی خۆمان گەورەترین تەسحیادەی. مامۆستا ئەنوەر، بەڵام هێزگەلێک هەن تازە هاتوونەتە ناو ساحەکەەوە دوو جاریش گوێم لێ بوو کە زاراوەی ئۆپۆزیسیۆنی ساختت بەکارهێنا. بەڵام سیر دەکەی ژمارەی کورسیەکانیان بە زۆرێک هەڵدەکشێت لەوەی کۆمەڵی دادگەری تا ئێستا بەم هەموو خزمەتانێکی خۆت باست کرد و خەڵکیش دەیبینێ بەڕاستی پێویست بە باسکردنیشیان ناکە. سیر دەکەی 3 کورسی هێناوە. ینی ئەم معادلانەت چۆن لێک دەدەن؟ ئەم معادلاتانە تەزویرێکی ئاشکرا واضحە و مبەرمەجە کراوە و ئەی تەبعاً ئەوانەی کە بە تەزویرەکەیان کردووە دەنگی ئەوانیان بەرز کردوەوە کە مقەڕەبی خۆیانن، کە لە گوێ لە مستی خۆیانن، کە بە پێی بیرکردنەوەی خۆیان بیرەکەنەوە، بە پێی تەوجیهاتەکانی ئەوانە جوڵێن. ئەوانەیشی کە بەرامبەریان وەستاونەتەوە و بە هیچ جۆرێ نە ئەکڕێن، نە ئەفرۆشرێن، نە بۆکو ئەوان بیرەکەنەوە، نە بەو شێوەی ئەوان داوایان لێ ئەکەن لە پەرلەمانە دەست بەرزەکەنەوە. بۆیە ئەمانە حەزەکەن کەم بنەوە لە پەرلەمانە. ئێمە جاری وا بووە پەرلەمانتارمان کەم بووە لە پەرلەمانە یا لە چاو حیزبەکانی دەسەڵاتە بە تایبەتی. بەڵام ئەو کەمەی ئێمە مقابلی هەموو ئەو زۆرەی ئەوان بووە، چونکە هەڵوێستیان بووە، دیفاعیان لە خەڵک کردووە، حەقویز بوون، خۆیشیان وەکو شخصیت وەکو کەسایەتی قورس و سەنگین بوون. بەڵام خەڵکێک کە بەڕاستی حیزبێکی دەسەڵات ئەیهێنێ حتا بیر لە باگراوەندی شخصەکەش ناکاتەوە. ئەم شخصە بۆ پەرلەمانە بێ یان نا، بیر لەوش ناکەنەوە، نە گوێ لە مستمانە یان نا، لە قسەمان دەرەچێ یان نا. ئێمە خۆمان گوێمان لیان بۆ لەم حیزبە دەسەڵاتدارانە. ئەڵێن ئێمە بیرکردنەوە و ئازادی و دیموکراسی و شت نییە، ئێمە عازێکمانە لە حیزب لە پەرلەمانە بێ ئەوە دەسەڵ بڕێ، عازێکشمانە بێ هەمویان دەستدانێن. ئەو هێزانەش ئەوانە بەڕاستی ئەو شخصانە کە لە پەرلەمانن ئەوانە کۆیلن و ئەوانە بەو شێوەیە کە حیزب ئێوێ بۆیە ئەوانەش دانن کە زیاتر گوێڕالی خۆ. حتا ئێستا کاندیدی لایەنەکانی دەسەڵات خۆیان پرتۆبۆڵیان دەست پێ کردووە ئەم بۆ دەرچوو ئەم بۆ دەرنەچوو. خۆتان گوێتان لێ نەبووە، یعنی ئەوەی کە حیزب خۆی تەشخیصی کرد ئەوانەشیان دەرچانوە، لە ناو خۆشیاندا فێڵ کراوە. بەڵێ لە ناو خۆشیانە فێڵان لە کاندیدەکانی خوانیان کردووە، چونکە تیانایە خۆوانش خەڵکی باشیان تایە، خەڵکیان تایە، شەرنیە بە هەموو دوعای ڕێ ئامین. بەڵام ئەوە دانانێن کە چاوەنوکێنێ و تەنفیزی قەراراتەکە، دەستگا سڕێکەی خۆی پێڵێڵێ ئاوا بکە ئاواکە.
بۆیە حتا ئەمەش جێی وەقفەیە بەڕاستی پێویستە ئەو خەڵکانەی کە نیشتیمان پەروەرن کە دڵسۆزیە وڵاتن کە خاوەنی قیەم و ئەخلاقن کە بەڕاستی بە دڵسۆزی هاتوونە پێشەوە بۆ خزمەتی وڵاتە ئەوانیش هەڵوێستیان هەبێ ئەگەرچی لە ناو حیزبەکانی دەسەڵاتدا بن ئەوانی ژەبێ دەنگیان بەرزکەنەوە چونکە ئەم کۆیلایەتی و دەست بەسەریە ئەبێ وەقفەی پێ بکرێ. مامۆستا عەلی باپیر لە کاتی بانگەشەکاندا هەمیشە وتوێتی کە شتێک مەڵێن کە دەزانن پێتان ناکرێ سنووری شەرع مەبەزێنن. لە ناوخۆی هەرێمی کوردستانیشدا هەر مامۆستا عەلی باپیر ئاماژەی پێکردە ئەمڕۆ کە کۆمەڵ بۆیە وای لەگەڵ دەکرێت لەبەرەوەی کە ناکردرێت. ئێوە ڕازگویانە و ناکردرێن پێتان وانە تا خاوەنی ئەم جۆرە لە مەبادی ئەبن ژمارەی کورسیەکانتان لە 3 بۆ 5 کورسی هەڵناکشێ لەو بینەدا بەرز و نزمی دەکات. کاک کارزان ئێمە بەڕاستی وەکو کۆمەڵی دادگەری هەڵگری بیرۆکە و مەبادی خۆمانین کە سەرچاوەکەی لە ئیسلامەوەیە و ئێمە ئیفتیخارەکەین بەوەی هەڵگری بیر و باوەڕی ئیسلامین و ئەمەشمان پێ بۆ میلەتی خۆمان. ئەمانەیە ئەم میلەتەی ئێمە بەم ئیسلامە ژیانی خۆی بڕازێنێتەوە و ئەم میلەتەی ئێمە بەڕاستی کۆی کایەکانی ئیسلامەتی تیا ڕنگ باتەوە. ئەمە پرۆژەی ئێمە بۆ کورسی و 2 کورسی و 3 کورسی و 6 و ئەمانە نەما کردووە. ئێمە کاتێک ئێمە خۆمان بەوە ئەزانی کە ماوینەتەوە لەسەر پێ کە قیەم و مەبادیەکانە پارێزراو بێ. ئەندامەکانی کۆمەڵی دادگەری بۆ پارە دەوری کۆمەڵ کۆ نەبوونەتەوە، بۆ مەناسیب کۆ نەبوونەتەوە، بۆ دەستکەوتی مادی و دنیایی کۆ نەبوونەتەوە. هاتوون شیعاری پێغەمبەرانیان پێ عەلەیهیمو سەڵات وەسەلام حتا بە خەڵکیش ئەڵێن لا نوریدو منکم جەزاء ولا شکورا. خەڵکینە ئێمە پاداشمان لێوە ناوێ سوپاسیشمان لێوە ناوێ سوپاسمان نەخواوێ. ئەم پەروەردەیە لەکوێ و ئەو پەروەردەیە لەکوێ ئەڵێ هەتا ڕۆژێ زیاتر دەست دەڕوا پەل بەهاوە پارە پەیاکە خۆ دەڵەمەنکە بچوویتە هەر شوێنێکەوە فرسەتی لێ بێنە دوای ئەو پۆستە دەست ناکەوێتەوە دەستی خۆ بۆشێنی و تۆزێ خۆ دەوڵەمەنکەی. ئەم دوو پەروەردەیە چۆنێکە گرنەوە. بۆیە بەڕاستی هەر بە درێژایی مێژوو هەمووش شیعاری پێغەمبەرانیش ئەوە بووە عەلەیهیمو سەڵات. پێغەمبەران بۆ ژایەتی کراون بۆ لەلایەن سەرگەورەکانی قەومەکانیان دژایەتی کردنەوە و سەنگەریان لێ ژیرا و عەزیەت دراون ئازار دراون. بۆ لەبەرەوەی ئەمان هەڵگری ئەو دروشمە گەورانە بوون ئەوانیش ویستویانە خەڵک هەر بە کۆی لێ بێڵنەوە لە بەردەستی خۆیانە. بۆیە ئێمە ڕاستی کاک کارزا با جوابی قسەی ئەخیرم لەسەر قسە پرسیارەکەت ئەوەیە کە ئێمە ئەم مووقیفانەمان نەبۆستە وەڵی با مووقفێکەیە تەنازولی لێکەین نەیکەین بەش کۆم جارە کورسەکانمان زیاکە دەسەڵات 2 کورسی ترمان باتێ. ئێمەوانە ناکەین. ئەمەش ئێمە هەبووە لەم زۆر بەڵێ ئێستا خۆ وازەحە یعنی ئێستا ئەوان شنیار هەیە کورسەکانتان بۆ زیادکەن بۆی قەناعەت. بەڵێ ئێمە لە چەندی ڕێگە و پێمان وتراوە و قسە کراوە کە هەڵوێستەکانتان باوانە بێ ئێمە کاکە چونکە هەمووی بە لە بەردەستی خۆیان نایە بەڕاستی قسەی لێەکەین و شەرنی ئاوا بێ و بەڕاستی ینی ئێمە ئەوەی کە ئەساسە لای ئێمە وەکو کۆمەڵی دادگەری بەڕاستی ئێمە پارێزەری قیەمەکانی خۆمان بین وە هەمەشمان تەنها بە خۆمان ناوێ بۆ میلەتەکەشمان نەمانەوێ. ئەم میلەتەی ئێمە بەڕاستی یەئسێ ڕووی تێکردووە بێتاقەتیە ڕووی تێکردووە خەریکە هێزی ئەژنۆیشکێ خەریکە لە هەموو شتێ مەئوسە بێ زانی سەبەبەکەی چییە؟ سەبەبەکەی ئەو هەموو فەزای هەیە بەسەر میلەتای هێنرێ لایەن ئەو دەسەڵاتدارانەوە یەکێکیان هەڵبژاردنە یەکێکیان هەڵبژاردنە چونکە لە هەموو قۆناغێکە ئەوان چونکە چاویان لە مەساڵحی خۆیان و حیزبەکەیانە حیزبەکەیان دەوڵەمەند پارەدار سەرۆت و زامانی زۆر کۆ کاتەوە خەڵکیش فەقیر و هەژار تێگەی خەڵکیش بەس مافەسەرەتایەکانی خۆی داواکە بۆی دابین ناکرێ. بۆیە خەڵک ئێستا چاوی هەیە تیژە ئێستا حتا ئەم نسبەکەمە کە هەموو جارێ کە لە انتخاباتی عێراق نسبەکە هەر تەواو دەرکەوکات چەندێک خەڵک مەیوز بوو لە دەنگدان ئەم جارە بە هەوڵی ئێمە ومانان و لایەنەکانی بچوومان هەوڵ بین با بچینە سەر سون و مامۆسایانی ئاینی ڕۆلی گەورەیان بوو لەم پرۆسە با بچینە سەر سونەکانی دەنگدان چونکە تۆ دەنگی خۆت بە بەڵام ئەوان هاتن بە تەریقەیەکی تر بە شێوازێکی تر تەزویرەکەیان کردەوە 209,000 بەس دەنگی پوچەڵ هەیە ئەوەی ئازانە خەڵک چووە بە دەنگدان باشە بەس ئیعازیانەوە بەو جیهازانە
دەنگە ساغەکانەوەی لە ساڵحی خۆیان نییە کە بۆ ئەوانش بسووتێنن ئەوەی کە گومانیان لێ هەبوو سووتان بەڵێ ئەم 209,000 دەنگی سوتاو لە مێژووی هەڵبژاندی کوردستان و عێراق شتیوانە بووە. کۆمیسیۆن چی هەیە بۆ قسانە ئێوە سەتان لەگەڵ کۆمیسیۆنەوانی تەعاون لەگەڵ جیهازەکەن جیهازەکان وا ناڵێ و داتەکان وا ناڵێ ئەوەی لا ئێمە وا ناڵێ و ئەوان تەنها کۆمەڵێ فەرمانبەرن لەسەر و جیهازانە بەس لە ماوەڕا سیتار لە پشتی پەردەوە ئەو جیهازانە چی لێکراوە دەستکاری کراوە تەسلیمی کۆمیسیۆن کراوە تەسلیمی کۆمیسیۆنی سلێمانی هەولێر هەڵەبجە دوهۆ کراوە مدیرەکانیان کە یەکێتی و پارتین چی کراوە ئەوە جێ هەڵڕاو بۆ ئەوان ئەمە قسەکەیە لێرە ئەژینە ئەمانەی ئەم نەتیجانەی کە ئێستا دەرەچن ئەم ئەنجامانی کە دەرەچن هیچ گومانێکی نێڵاوەتەوە کە ئەمانە بە بەرنامەیەکی منەظەم نەتایجەکان دەستکاری کراون و زەحمەت نەبێ ئەم کارتانە کە کراوەکە دەنگدەر خەڵک دەنگی یاوە بە کاندیدێکی سەربەخۆ دەنگی یاوە بە کاندیدێکی کۆمەڵ زەحمە نەبێ بۆ لەو دیۆیەتە دەرەوە ئەم دەنگاچێ بۆ حیزبی دەسەڵات بۆ پارتیا بۆ یەکێتی بە تایبەتی بۆ پارتی ئەمی عازە چییە؟ بۆ کەسێکی خۆ لەو قایمە سیچل هینی تایە قەوائم و کاندیدی تایە ئەی بۆ هەرچێ بۆ ئەو عازە لەبەرەوە شتەکان زۆر وازەحە و ئێمە بەڕاستی بە دوای ئەم پرۆسا ڕۆینەک و باسم کرد بەڵام ئەمەی کە بین تەنازوو لە بنەماکانی کاری خۆماکەین بۆ دەنگ شتی وا لێ کۆمەڵی داگەری زۆر باشە بەڵام ئەگەر سبەی هەڵبژاردننی عراقیش بکرێت هەر هەمان کۆمیسیۆن هەمان ئەم ڕێگەل لە دزی و ساختەکاری ناژیرێت هەمان ئەم شانە دووبارە نابنەوە پرسیارە جەوهەریکە ئەوەیە بۆچی وەکو مەکتەبی هەڵبژاردنتان هەیە یاخودە و حزبانی دیکەش کە خۆیان پێمەغدورە و دەڵێن ئێمە غەدرمان لێکراوە نەتان دەتوانی بستنە عمقی بابەتەکانەوە و ئەو فرت و فێڵانە ئاشکرا بکەن کاک کازان تەوان تۆ حزبێکی سیاسیت بەتایبەت ئێمە حزبی معارەزەین حزبی سوڵتانین نە لە عێراقا لە دەسەڵاتین نە لە هەرێمیشە ئەم کەین و بین و تەحالوفات و ڕێکەوتن و ئەوانە لە دەسەڵاتەکان کراوە لە بەغایش و لە هەرێم و لەگەڵ وڵاتە ئیقلیمەکانە وڵاتە ئیقلیمەکانیش بەشدارن نەما باڵێ دیارە وازەحە چونکە ئەم دوو زۆنە زۆرێکیان سەر بە وڵاتێکە ئەو زۆنەی ئەو لەر سەر بە وڵاتێکە ئەم دوانە ژیانەی ئەم دوو دەسەڵاتەوە خۆی بمێنێتەوە کۆمەڵی مەساڵحیان تێک نەچێت ئێمە ئەگەر بزانین بشینایەتە بنجوو بنەوانی قەزەکان لە قەزەکان تێگەیشتینەوە جەماوەڕوان ئەگەدارە کردەوە هەر بە خەڵکوانە و تعبیرمانەکە خەڵ نەچێ بۆ دەنگدان ئێستەژە و برسیاری جەنابەت بۆ هەڵبژاردننی داهاتووی عێراق ئێمە بەڕاستی بە هەمان ئەم میکانیزم و بایۆمەتری و ئەم جیهازە لەسەر ئەم قسنوقی دەنگدانە و ئەچێ بە ناوێ لەو سەرەوە ئەحمۆچێتە ناوە و مەحموویەتە دەرەوە ئەمە بەڕاستی هەل ئێسە و ڕەفزە ئەبێ قسەی ئێمە ئەوەیە ئەم پرۆسەیە ئەبێ گۆڕانکاری بەسەرابێ شێواز و میکانیزمی دەنگدان گۆڕانکاری بەسەرابێ چونکە بەڕاستی هەمان سیناڕۆیە بۆ هەموو لەحزەیەک بۆ هەموو انتخاباتێکی تر ئەگەر بەم جیازەبێ دووبارە بێتەوە ئەو کاتە تۆش جارێک فێڵە لێکرا دوو جار ئەگەر سێ جار و چوار جار بوو ئەو خوا خۆتەگرێ بەڕاستی وەکو حەدیثەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەبەرەوە بێ ئاگامان لەوە بێ ئێمە وەکو خۆمان ئەوە نییە بڵێن وڵا هەمانم میکانیزمی و هەمانم جیازانە دانێت وەڵ انتخاباتی عێراق شەکەین و جا هەمان چیرۆک و هەمان سیناریۆ دووبارە بێتەوە چونکە ئێمە لە هیچیان نانین ئەم جارە لە پەرلەمانی ژین تاوانباری سەرەکی مامۆسانوەر ئەوەیەکی ئەوە دەیبینن هێزە ڕکابەرەکانن دەسەڵاتی هەرێمی کوردستان یان هێزە ئیقلیمیەکانن یان کۆمیسیۆنەوەی کۆمیسیۆن بە نەزانی کردوێتی یاخود بە زانایی ئەمەی کە بەسەری تەسەوری ئێمە دەرەنجامی ئەو لێکۆڵینەوە بەدواداش بەڵێ ئەو ئێمە بووین چوین تەمان ئەم جیهازە کە هێنراوە بای 135 ملیۆن دلارە ئەم عدەدی جیهازانەی کە بڵێن ئەم سنووقانە کە جیهازەکەی لەسەرە و لەلایەن شەریکاتی ئیتر چ وڵاتێکی کۆریە تایوانیە نازام کوێ هێناویانە ئەمە بەڵێ ئەمانە ئەو کەسەی هێناوێتی یا ئەو شەریکەیە ئەوەی کە ئێمە پرسیوانە لە کۆمیسیۆنەڵێ بەس تەنها شەریکەکەی خۆی توانێت تەحکوم پێوە بکە و دەستکاری کە کەواتە ئەمان کە ئەمایان کردو چوونەتەوە سەرچاوەکە و بە شێوەیەک و بە طریقەیەک و هەر جارێک ژەومانەیە یان نییە پارەیان زۆرە بۆ هەر جارێک ملیار دلارێن بەس ئەو دەنگانە بێنەوە لەسەر کورسی خۆیان بمێنەوە بەردەوام من لەگەڵ دەڵی بۆیە لە پرۆسەیەکی وان بە دووری مەزانە ملیارە دۆلاریان نابێ بەو شەریکەی کەم جیهازەیە بەو شێوە بەرمەجیان بکا کە خۆیانیانێ بەم شێوەیە کە ئێستا دەرچووە لەبەرەوە ئەم دنیای ئەلکترۆنیاتە و خۆ جەنابتان بینیتان لە لوبنان مۆبایل تەقیەوە
مۆبایلی دەستی شخصی تەرازوی بەردەم کابرا حسابی لەسەرکرە تەقیەوە ینی ئەمە دنیا ئەلکترۆنیاتە هەموو شتێکیان بەڵام ئەمە بەڕاستی بە حیزب دەسەڵاتدارەکان کراوە و ئەوەی جەنابەت باسی کرد کۆمسیۆن تەنفیزی بنەماکانی کاری خۆی کردووە بەڵام لەوەدا کە تۆ ئەو نەتائیجە و ئەو ئەساسیاتەی کە معلوماتەکەی پێدراواتە سێڤەرەکەی ئەو زانیارەی کە دراوە بۆ ئەجیزانە ئەبوایە کۆمسیۆن لەو ڕۆوە یەقینی ببوایە کە تەدەخولات نەکراوە و ڕێک نەخراوە بربەجە نەکراوە بە شێوە لە شێوەکان کە ئەم نەتیجەی با بەدەستەوە. زۆر باشە ماوەسانوەر لە دوای ئەم بایکۆتکردنەی کۆمەڵی دادگەری ئێستا خەڵک هەمووی ئەم پرسیاری لاگەڵاڵە بووە کە کۆمەڵی دادگەری بە فعلی لە 4 ساڵی داهاتوودا لە دەرەوەی ئەم پێگانە چونکە پێشتر لە بانگەشەی هەڵبژاردنیش باس لەوە دەکرا ئێمە بچین بۆ پەرلەمان پرسی پاراستنی بەها ئەخلاقیەکان لەناو دەستوردا پرسی ئەوەی کە ئیسلام سەرچاوە یاسادانان بێ کۆمەڵێک پرسی گرنگی دیکە و لەناو پێگەکانی حکوومەتدا ئێمە دەبینین کە کۆمەڵ بەشداری حکوومەتی کردووە کۆمەڵی پێگەی وەرگتوام لە وەزارەت و لە مدیرناحەکان سەربەرزانە و ڕوو سوورانە لێ هاتوۆتە دەرەوە ئێستا ئەم قسەیە هەیە کە کۆمەڵ لە پەرلەمان دێتە دەرەوە لە حکوومەتی دێتە دەرەوە و ئەم کورسیانە چۆڵ دەکا بۆ لانی دەسەڵامە زۆرێک لە ڕەخنە لە کۆمەڵی دادگەری دەژیرێ دەڵێن ئەمە دوازار لە خازانجی هێزە دەسەڵاتدارەکانە ئەوان پڕی دەکەنەوە ئێوە چیتان هەیە بۆ ئەوە؟ بەڵێ ئێمە سوپاسی جەماوەری دڵسۆزی کوردستان و دەنگدەرانی کۆمەڵی دادگەریەکەین و هەموو ئەندام و لایەنگرانی کۆمەڵەکەین و هەموو جەماوەری کوردستان ئەوەی دەنگی بە ئێمە داوە وەیشی دەنگی پێناوی ئەوەی دەنگی بە ئێمەیاوە دەنگێکی ئەمانەتە لە ئەستۆی ئێمەیە ئێمە بە وای سیرەکەین و وایشە کە بێ پارێزەری دەنگی ئەو خەڵکە بین بەڕاستی ئێمە ئێستا کە خەڵکێک هەیە قساکە لە فەیسبوک و لە شوێنەکان و کاکە ئەمان خەڵک دەنگی پیاوم بشتە پەرلەمان بەڵام بەجێ هەڵن چێ بۆ حیزبێکی دەسەڵات نە ئەو دیوەی مەخوێنەرەوە ئەو دیوەی بخوێنەرەوە کە کۆمەڵ حرمەتی دەنگەکانی ئێوە و جەماوەری کوردستان و موسڵمانانی کوردستانی گرت نەهات بە دەنگەکانی ئێوە بەرێ بۆ یاغی ئەو پەرلەمانە تەزویرەکە و شەرعێتی باتێ کە بەرلەمانێکی تەزویرە بەچوونی ئێمە بەچوونی ئەو لایەنانەی کە ملاحەزایانێ لەسەر پرۆسەکە ئەو پەرلەمانە خۆی جوانەکاتەوە و ئەو دەسەڵاتدارانە جارێککە ئەبنەوە بەدەمسپی ئەو پەرلەمانە کە بە تەزویر چوونەتە ئەوێ ئێمە ئەوە ناکەین ئەوە گەورەتی حرمەتە لە دەنگی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە ئێمە گرتومانە وە لە دەنگدەرانی خۆمان و ئەمە ئەیسەلمێنی بە هەموو لایەک کە ئێمە پارێزەری دەنگیەوەین ئێمە دەنگیەوە ئیستیغلال ناکەین سێ پەرلەمانتار بەرینە پەرلەمان و سێ مەعاشی چاک وەرگرن و تێگەی ژیانی خۆیانی پێڕێخەنەوە و بژڵێن کاکاخرەوە زەرور بوو ئەوان لەوێ ببن ئێوە دەشتان توانی ئەمە بکەن ئەشمان توانی بڕێن بە ناوی ئەوەی کاکە داکۆکی لە مافیەواکەن و ئیستا شەر داکۆکیەکەن ئێمە وەکو حیزب ئەم جارە هەمومان مەسوولیندا و هەرواش بووین لە پەرلەمانە نوێنەرمان ناردووە بۆ ئەو بەرگانەی کە لە پەیوەندی بە پەرلەمانەوە بەڵام ئەمڕۆ ئێمە هەمومان پەرلەمانتە هەموو ئەندامانی کۆمەڵی دادگەری پەرلەمانتاری پەرلەمانی کوردستان و دیفاع لە خەڵکەکەن هەمومان لە سێ کەسەوە هێناومە بۆ هەزاران کەسی کۆمەڵ هەر هەمووی خۆی بە مەسوول لە زانێ بەرامبەر ئەم میلەت و شەعبە و دیفاعەکە لە مەفەکانی ئەم خەڵکە ئەمە بە ئەسڵ زانین ئەوەی کە سێ نەفەر بنێرین و بڕوا لەوێ وابزانن هەر ئەوەیە نە ئیشی ئێمە لەوەیە ئەو خەڵکە خەڵکی ڕازگوێوێ جەماوەری کوردستان خەڵکی دەنگیاوە بە خەڵکەکانی کۆمەڵ ئەندامەکانی کۆمەڵ کاندیدەکانی کۆمەڵ بە ڕازگویان نەزانێ با ئەهلی ئەخلاقیان نەزانێ با ئەهلی مەوقیفیان نەزانێ بۆیە کە ئەزانین ئەو پەرلەمانە کە ئەو هەموو تەزویراتی تیاکراوە بەڕاستی ئێمە ئەندامە دەست پاک و بیۆر و چاکەکانی خۆمان نانێرین بۆ ئەوێ سبوغی ئەو پەرلەمانەکە بە شێوەیە کە سبغەیەکی باتێ یا شێوەیەکی باتێ کە پەرلەمانێکی سەحیحە نەخێر ئەبێ بەو شێوەیە ساختەیە بمێنێت هەر کەسێک بەشداری لەم کابینەیەدا بکە لەم پەرلەمانەدا بکە سبوغی ئەم کابینە و پەرلەمان قەناعەتی ئێمە وایە بن بە شەرعیەتدانە ئەوانەی ملاحەزەیان هەیە ئەوانەی معارضن بەم دەسەڵاتە کە من ناوم هێنانوتم دوو حیزبی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنێکی ساختە هەیە غەیری ئەوانش هەموو زەحیەن هەر کەسێ لەبەر هەر عینوانێ بچێتەوێ ئەبێ بە شەریکیوانەوە تا بێ بە شەریکە دەست بۆ چونکە ئێستا هەڵوێ زۆر ژیراوە ئێمە ئێستا هەڵوێ زۆر ژیراوە بەرامبەر بۆیان بەڵێ پەیامتان هەبوو بۆیان بۆی بەڵێ ئێمە لە پەیامی جەنابی مامۆستا عالیە ئاماژەی بۆ کرد کە ئێمە ڕێزە هەموو لایەگەگرین و داوا لە هەموو لایەگەکەین
بین بە یەکەوە دەستکەێنێ ناو دەستی یەک ئەم ڕێڕەوی حکوڕانی ڕاستکەینەوە ئەم ڕێڕەوی حکوڕانیە کە پڕە لە غەش و لە فێڵ و لە تەزویرات و لە هەموو مەرحەلەیەکە وەکو ساحرەکانی فرعونیان هەیە وسەحروا ئەعیون الناس واسترهبوهم هەردووشی لەمانە هەیە چاوی خەڵک سەحرەکەن بە چاوی خەڵک حەقی لە یەکەن بە ناحەق ڕاستی لە یەکەن بە ناڕاست واسترهبوهم ویان ترسێنن بە ئەم ڕێڕەوەیە کە ئەم دوو سیفەتە فرعونیان تایە بابین هەمومان قۆڵکەین بە تایبەتی ئیسلامیەکان هەموو بە یەکەوە قۆڵکەین بە قۆڵیەکە ڕوبەڕوویان بینەوە چونکە ئێمە لە هەموو کەس زیاتر خەڵک چاوەڕێی ئێمەیە کە ڕوبەڕووی زاڵم بینەوە لە ئیسلامیەکان چونکە هەموو پێغەمبەران پەیامیان ژادی زاڵمەکان بوون و ڕوبەڕووی زاڵمان وەستانەوە وەڵامی لایەنەکان بۆ کۆمەڵی دادگەریشی بوو بۆ بانگەوازەوە ئەوەی کە مستەڵەحی ئاماژەت پێکرد ئێمە وا هەستەکەین جگە لەم لایەنە ناڕازی وا هەستەکەین ئەم لانی کە پێشی دەوترێت ئۆپۆزیسیۆنی ساختە هەموو خەڵک دەزانێت بەشەیە بەڵێ بەڵێ وەڵامگوی ئەوان چی بوو ئێمە ئومێ دەکەین و هەندێکشیان پەیوەندیان کردووە پێمانەوە ینی سەردان هاتوون بەلای جەناوی سەرۆکی کۆمەڵ و لەگەڵ ئێمە وەکو ئەنجومەنی باڵا قسەیان کردووە هەن لایەنێکی باش هەن کە ملاحەزەیان هەیە ملاحەزەی جدیشیان هەیە و بەڕاستی ئەو تەوزیعات و جەمسەرگەری کە کراوە لە پرۆسەکە لە منتیخاباتە وەکو دیزاینێ دانراوە لای ئەوانی ڕەفزە ئەو لا ئەوە کورسی بەرکەوێ جەبهەی زۆنی سەوز ئەم لەش ئەوە کورسی بەرکەوێ و ئەم خەڵکە تەوزیع کراون بەسەر هەر کەسێک هەر لایەنێک کە لەم جەنسیلگەریە نەبێ کە حساب کراوە لەسەر زۆنێک و منتیقەیەک و شوێنێک ئەبێ هەڵوێستی هەبێ ڕوبەڕووی بوەسێتەوە ئەگینا ئەوە ئەسەلمێک کە لەو جەمسەرگیریە دانرا و دیارە ئەوش ڕایوە گیرا و قبوڵێتی لەبەرەوە ئێمە داواکەین ئەهلی هەڵوێست هەڵوێستیان هەبێ ئەهلی مووقیف مووقیفیان هەبێ هەر هەمومان بە یەکدەستی ئێمە حیزبی سیاسین جەماوەرمان نەمێنێ خەڵکەکەی خۆمان نەمێنێ دیفاع و بەرگری لە میلەتی خۆمان نەکەین نەبین باشترە نەبین باشترە هەر هاوڵاتێکی سادەی وڵات بەس بۆیە حیزبی سیاسین بۆیە هاتوین هەڵە سیاسیە گەورەکانی هەڵە سیاسیەکانی ئەم دەسەڵاتدارانەی ئەمڕۆی هەرم ڕاستکەینەوە ئەوە یەکێکانە ئەگەر بۆ نمونە من بە جەماوەری کوردستان ئەڵێم ئەم انتیخاباتە ئێمە کەس قسە نەکەین و ئێمەش کۆڵ بڵێن باشە و سێ پەرلەمانتارمانەیە خوانەی بڕێ و دوای لەگەڵێکی و پارتی وشنە دەسەڵ ئەمە خیانەت نیە لە خەڵک و دەستکەوتە بۆ کۆمەڵ ئیمکانیات و هەموو شتێک و وەڵحاصل نە بەڵام خیانەت نیە لە خەڵک و ئەم حقایقە کە ئێمە سەرڕوویەکەین وڵی تەزویراتێ خۆ ئێمە پێش هەڵبژاردن یەکەمی لایەن وی داکۆکیمانە کرد لەسەر چوونی خەڵک بۆ سەر سنووق و پیان بڵێن کاکە تەزویراتەکانی جاران ناکرێت و دیشمان دەشتانتوانی چاپۆشی ئەشوانی بڵێن هەر لەو کاتۆمان تەزویر هەیە بۆی خەڵک چێتە سەر سنووق چکەمە بەسمانە خەڵک واعی بێ و خەڵک واعیە چێ سەر سنووقی دەنگدان بەڵام کە ئێستا زمان قوتوراتە واجبی سەرشانی ئێمەکو حیزبێکی سیاسی خەڵک بە ئاگابێنینەوە جەماوەری کوردستان ئاگادار بن خیانەتان لێکرا لە دەنگەکانتان هیچ پێوەرێک هیچ نیزامێ هیچ مؤسسەیەک لە دنیا بێنە ئیلا لە مؤسسات وڵاتە دیکتاتۆرەکان نەبێ دوو حیزبی دەسەڵاتدار تا بینە قاقا خەڵکیان ماندوو کردووە هەموو شەریحەکانی ئەم مجتەمەعیان تۆرانووە زوڵمان بەبێ هەڵاوەردن لە هەمووی کردووە یەکاو یەک ئەی خێرە زەحمە نەبێ 500,000 دەنگیان زیایی کردووە لە ملیۆنێک و 500,000 دەنگدار 500,000 دەنگ لە ملیۆنێک و 500,000 کەس کەمتریشە چوون بۆ دەنگدان 500,000 زیاد بووە لە دەنگە ئاساکانی پێشوشیان ئەمە تەزویر نەبێ چییە ئەمە زەحمە نەبێ ئەمە چونکە کەس ئەمە ناسەلمێنێ ئێ باشە چی نەگەڕین کۆڵان بە کۆڵان بزانین عینەیە وەرەگرین لە شارێک لە گەڕێکێک یەک عینە وەرەگرینەکەی بە نمونە بۆ هەموو کوردستان لێرە عینەیە لە زۆنی زەریش عینەیە بزانین ئەو ڕێژەیە کە بەر ئەوانەکەی بۆ دوو حیزبە دەسەڵاتدارە یا یەک لەسەر بیستی نییە یەک لەسەر بیستی ئەو دەنگیان نییە کە خەڵک کە ئێستا بۆ خۆیان تۆمار کرد و خەڵک پێیداون باش باوسانوەر چیتان هەیە بۆ دەنگدەرانی کۆمەڵی دادگەری و بۆ کادیرانی کۆمەڵی دادگەری بە تایبەت ئەوانەی کە ئومێدیان هەبوو کە کۆمەڵ لەم پەرلەمانە بچێت بەشداری بکە و لەم کابینەی حکومەت بچێت و وەکو لە ڕابردوودا بەشداری کردو و پۆستەکانی بە جوانی بەڕێوە بردو بەڵام ئێستا ئێوە ناچن ئێوە وەڵامێکی واقعیشتان پێ بووە بۆ ئەم بەشەی ناو کۆمەڵی دادگەری بەڵێ ئێمە طبعاً کۆمەڵی دادگەری بە ئەندامەکانیەوە جوانە و ئەندامەکانی کۆمەڵ خەڵکی تێکۆشەرن خەڵکی ماندوونە ناسن خەڵکی دڵسۆزن
خەڵکێکن بەڕاستی لە درێژایی مێژووی کاری ئیسلامی ئەگەر من بەس باسی کۆمەڵکەم 23 ساڵەکە 23 ساڵە لە معاناتان باش ئەندامەکانی ئێمە نەک کۆمەڵ تەعیینی نەکردن و معاشی بۆ نەبڕیونەتەوە و تەزویر و هینی بۆ نەکردوون بەڵکو ویست بێتیان تەعیینیش بن لە مؤسساتی وڵاتان مەحروم کراون لەبەرەوەیان ئێوە ئیسلامین ئێوە کۆمەڵن ئێوە سەرماوە سالی باپیرن ئێوە ئاوان ئێوە ئاوان 23 ساڵ ئەندامەکانی ئێمە لە معاناتان ئێمە توێشووی گەورەی کۆمەڵی دادگەری ئەندامەکانێتی و ئێمە بەردەوام خۆمان و قیادەمان و ئەم حیزبە بە یەک لاشە ئەزانی لەگەڵ ئەندامەکانی خۆمانە و لەگەڵ معاناتیانە هەنگاو پێ هەڵەگرین و ئەڕۆین بەڵام ئەندامەکانی ئێمە ئەمان داواکاری ئێوان لە کۆمەڵی دادگەریەوەیە ئامان لەسەر ڕێبازی ئیسلامەتی و دینداری و پاراستنی مەبدەتان بەردەوام بن ئەمە دروست پێندامەکانی کۆمەڵە و ئێمەش پەیمانمان داوە بەخوا سەرکردایەتی کۆمەڵ بە سەرکردایەتی و بە سەرپەرشتی جەنابی مامۆستا عەلی باپیر و ئەو سەرکردایەتی ئێستا هەیە بە هەموو ئاست و ئۆرگانەکانیەوە پەیمانمان داوە بەخوا لەسەر ئەم ئەهد و پەیمانە بمێنین و پارێزەری ئەم قیەمە بین ئەو کاتە ئەم هەڵوێستەی ئەم شەوی ئەم ڕۆی کۆمەڵی دادگەری کە سەعات 5 ئێوارە ڕاگەێنرا هەموو ئەندامانی کۆمەڵی دادگەری و هەموو دڵسۆزانی ئەم وڵاتەی وەڵامخۆش داواکانی ئەوان بوو بەڵێ هەمویانی دڵخۆش کردو هەمویان دڵخۆش هەر هەمویانەگە ناڕاحەتیەک ئەشکەنج و ئازارێکیان بوو بێ بەو تەزویرەی کە لێمان کرا ڕۆژی بیستیدا بەمە دڵیان خۆش بووە چونکە ئەڵێن ئێمە ئەمە کۆمەڵە حەقیقیەکەیە و ئەمە ڕێچکە حەقیقیەکە ئێمەیە کە لە هەموو شوێنەکە پێویستی کرد ئێمە سەربازێکی نەناسراوین بەرامبەر زوڵمەوەسینەوە بەم جۆرە کادیرانی کۆمەڵی دادگەری زیاتر بەردەوام دەبن لەگەڵ باڵی قوربان ڕێباز ئێمە بەردەوامە و پشتیوان بەخوای گەورە تا ئەگەین بە مەنزڵ بەردەوامە بین مامۆستا نوور من هیچم نەماوە کاتەکەشم تەواو بۆ هاوکارانم پێم دەڵێن ئەگەر شتێکت ما بێ بۆ شەقام بۆ دەنگی ناڕازی لە هەرێمی کوردستان وەکو لە ئەسنای قسەکانەدا مەژۆت پێکرد هەموو پێوەرەکان بەێمەیان دەگوت کە دەنگی دەسەڵات کەم دەکا و دەنگی ئەوانەی کە لە پاڵ خەڵکی فەقیر و هەژاردا بوون زیاد دەکات بەڵام ئەمە واقعەکەی و ئەمری واقع دەیبینین چی پەیامێکتان هەیە هاوڵاتیان ناومێد بن لەم بارودۆخە وەکو بەشێکیان ناومێد بوون پێیان وایە کە کۆمەڵی دادگەری و هێزگەلێکی دیکە ناتوانن بۆ نمونە پارێزگاری لە دەنگەکانی خۆشیان بکەن وەکو وەڵامێک بۆ ئەوان ئەمڕۆ ئەم بڕیارەتاندا بەڵام بەگشتی چیتان هەیە ناومێد بن تەسلیمی واقع بن یاخود بەردەوام بن ئێمە پەیامی ئێمە بە تایبەتی من پەیام بۆ جەماوەری کوردستانی خۆشەویست بە هەموو شەریحە و توێژەکانیەوە ئەوەیە کە ئومێد بڕاو مەبن لە دەنگدانی تایبەتا کە هێزە چەکدارەکانی سەر بەیەکێتی و پارتی بە حساب پیاوی خاڵیسی خۆیانن باش 30,000 دەنگی پوچەڵ هەیە 30,000 دەنگی پوچەڵ هەیە لەبەرەوەی ئەو 30,000 مراقبە کراوە ڕسمی کە دەنگەکەی بگرێ چووە پوچەڵی کرێتەوە بەس بەم دوو حیزبینەیە ئەمە زۆر مای دڵخۆشیە دەستخۆشیان لە یەکەین بەردەوام بن ورە بەرز بن و ئەم وڵاتی ئێمە خاوەنین ئەوانە خاوەنین کە دڵسۆزن بۆی ئەوانە خاوەنین کە تەصحیح بۆ دەن کە بەڕاستی ئەیانەی بیخەنەوە سەر مەسارێکی سەحیح و مشکلە و گرفتەکانی خەڵک حەلکەن ئێمە ئینشاءڵڵا ئەم کاروانەی ئێمە بەردەوامە و لەگەڵ هەموو دڵسۆزان و خۆمخۆرانی هەموو لایەنە سیاسیەکان بەردەوامە بین و ئینشاءڵڵا کۆڵ نادەین بۆ سەرخستنی پەیامی حەقیقەت و ڕاستێتی لە وڵاتە و ئینشاءڵڵا نەتیجەش بەدەستهێنی زۆر بەڕێز ئەنوەر سەنگاوی ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری بەخێر بێن سپاس بۆم دەفەتێ بێمەتان باشی خۆشەویستانم لێرەدا کۆتاییمان هێنا بەم دیدارە تایبەتە لەگەڵ بەڕێز مامۆستا ئەنوەر سەنگاوی ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری سەبارەت بە دوایین پێشاتەکان و دوایین کاری کۆمەڵی دادگەری کە بایکۆتکردنی پەرلەمانی داهاتووی هەرێمی کوردستان بوو تا بێگەیشتنەوە لە دیدارێکی دیکەی تایبەت بەخوای گەورە میهرەبانتان دەسپێرین سوپاس تام کاتە لەگەڵ ئێمەمانەوە بەخوای گەورەتان دەسپێرین